سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش خوێنکاران قوتابیانی خۆشەویست من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ باسکردنی کەمترین کۆنەمرەی وەرگیراو لە زانکۆکان و پەیمانگەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی پێتان بڵێین کەمترین کۆنەمرەی وەرگیراو بە زانکۆڵایەن پارالێل ئێواران چەندە بۆ ساڵی خوێندنی 2022-2023 تاوەکو ئێوەش لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن بۆ ساڵی خوێندنی 2023-2024 وەکو بنەما و بناغەیەک بەکاری بێنن ئێوەش بۆ وەرگرتنی زانیاری بینەری ڤیدیۆکەمان بن تا کۆتایی لە درێژەی ڤیدیۆکانمان باسی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ ئەوی خۆشەویست دەکەین تاوەکو کۆلێژێکی نوێ کە کۆلێژی تەکنیکی کارجێڕی سلێمانیە بۆ ئەوی خۆشەویست باز بکەین بزانین کەمترین کۆنەمرەی وەرگیراو بە پارالێل و زانکۆڵایەن و ئێواران لە کۆلێژە چەندە ئێوەی خۆشەویستیش لەگەڵمان بن تا کۆتایی بۆ ئەوەی سوودی لێ ببینن لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هەروەها هاوڕێیانشتان ئاگادار بکەنەوە بە ئەوانش سوود لە ڤیدیۆکانمان ببینن ئێستاش لەگەڵمان بن بۆ ئەوەی کەمترین کۆنەمرەکان بۆ ئێوەی خۆشەویست ڕوون بکەینەوە لە کۆلێژی تەکنیکی کارجێڕی سلێمانی یەکەم بەشمان بریتیە لە تەکنیکی کارجێڕی کە زانستی وێژەیی وەرەگرێت زانکۆڵایەنی پارێزگا 65.3 و گشتێکەی 71.1 پارالێلی پارێزگا 61.01 و گشتێکەی 69.9 تەکنیکی ژمێریاری تەنها بەشی زانستی وەرەگرێت 62.7 کەمترین کۆنەمرەی زانکۆڵایەنە بۆ پارێزگا و گشتێکەی 63.1 پارالێلی پارێزگا 57.8 و گشتێکەی 61.5 بەشی تەکنیکی میدیا زانستی وێژەیی وەرەگرێت 62.4 زانکۆڵایەنی پارێزگایە و گشتێکەی 63.2 پارالێلی پارێزگا 58.8 و گشتێکەی 59.8 کۆتا بەشمان بریتیە لە پەیوەندی گشتیەکان و بازاڕگەری زانستی وێژەیی وەرەگرێت زانکۆڵایەنی پارێزگا 61.2 و گشتێکەی 62.8 پارالێلی پارێزگا 59.33 و گشتێکەی 61.051 ئەمە کەمترین کۆنەمرەی وەرگیرا بوو لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کۆلێژی تەکنیکی کارجێڕی ئەوەی خۆشەویست ئەتوان سوود لەم کۆنەمرانە ببینن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن لێرەشەوە پێتان ئەڵێن لایک کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان لە فکر نەچێ ئەوانیش ئاگادار بکەنەوە تاوەکو سوود لە ڤیدیۆکانمان ببینن هیوامان سەرکەوتنی ئەوەی خۆشەویستە